نار. خۆشەویستان و عازیزان، خوای گەورە و میهرەبان هەر عیبادەتێکی لەسەر ئێمەدا نابێت، هەر عیبادەتێکی لەسەر ئێمە پێویست کردبێت بێگومان بۆ بەختەوەری و خۆشبەختی ئێمەیە. خوای گەورە و میهرەبان ڕۆژووی مانگی پیرۆزی ڕەمەزانی لەسەر ئێمە فەرز کردووە، ئەوانەمان کە عوزری شەرعیمان نییە. بۆچی خوای گەورە فەرزی کردووە لەسەرمان، واجبی کردووە لەسەرمان کە بە ڕۆژوو بین بۆ ئەوەی بەهۆی ڕۆژوەکە و بەختەوەری دنیا و قیامەت بین، بۆ ئەوەی لە دنیا و هەم لە قیامەتیش بەختەوەر بین. لە حەدیثێکی صحیح بخاری مسلم داهاتوە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم دەفەرمێ: للصائم فرحتان يفرحهما إذا أفطر فرح بفطره وإذا لقي ربه فرح بصومه. أو كسيك روجو دقريه دو دڵخۆشی بۆ هەیە، دوو بەختەوەری بۆ هەیە، دوو شت دڵی خۆش دەکات. کەواتە خوای گەورە واجبی کردووە لەسەرت بە ڕۆژووبی بۆی لە دنیا و لە قیامەتیش دڵخۆش بی. دڵخۆشی بۆ خۆتە، خوای گەورە تۆ دەخاتە بەهەشتەوە بۆ خۆتە. خوای گەورە نەپێویستی بە عیبادەتی تۆیە، نە لە هیچ کەسێکیش دەترسێ. ئەو کەسێک کە بە ڕۆژوو دەبێ دوو خۆشی و شادی بۆ هەیە. ئەو کاتێک کە ڕۆژۆکەی دەشکێنێ دڵخۆشە بۆی کە ڕۆژۆکەی شکان. ئەلحەمدولله ئەلحەمدولله ئەم ڕۆژم گرت، سپاس بۆ خوای گەورە. ئەمە دڵخۆشی دەکا. وە کاتێکش کە دەکاتە خزمەتی خوای گەورە لە ڕۆژی قیامەتە فەریح بصومیه، دڵخۆش دەبێ بەو ڕۆژووی کە لە دنیادا گرتی. ئەلحەمدولله خوای گیان تۆ یارمەتی منتدا لە دنیادا بە ڕۆژوو بووم، ئەمڕۆ دڵخۆشم. کەواتە خوای گەورە عیبادەتی لەسەر ئێمە فەرز کردووە، ڕۆژووی لەسەر ئێمە فەرز کردووە، ئەم مانگە پیرۆزەی بۆ ئێمە داناوە بۆ ئەوەی دڵخۆشمان کە هەم لە دنیا هەم لە قیامەتیش. کەواتە مەسلحەتی خۆتی تێدایە، بە ڕۆژوو دەبی، بەرژەوەندی خۆتی تێدایە. ئەو کەسەی خوانە ناسێ و ڕۆژوو نەگرێ خوا دڵخۆشی ناکە، لە قیامەتە عەزابی ئەدا. کەواتە ڕۆژوەکە دڵخۆشت دەکا. ڕۆژێک دێت ئەڵێ خۆزگای مانگی ڕەمەزان چەند مانگێک بۆیە دانێ، یەک مانگ نەبووایە. کاتێک کە پاداشتی ئەهلی ڕۆژوو دەبینیت. بۆیە خوای گەورە واجبی کردووە لەسەرت بە ڕۆژووبی بۆی بەختەوەر بیت.